گفتوگوی زیاترین بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز ئەنوەر حسێن بازگر شارەزا لە کاروباری ئێران کە لە ستودیۆ میانمانە. مامۆستا ئەنوەر بەخێربێ. زۆر سپاس. خێر. هەفتەی پێشوو بینیمان کە هەڵبژارنەکە چۆن بەڕێوە چوو نەتوانرا کەس 50 زاید یەک بەدەست بێنێ. بەڵام ئەمڕۆ بە چەند دەنگێکی کەم دەتوانرێت بابەتەکە یەکلا بکرێتەوە. ئەوەی کە دەیبینی بە شێوەیەکی گشتی پرۆسەکە چۆنەوەی کە تا ئێستا دەگوزارێت. زۆر سپاس. لە ڕاستیە هەڵبژارنەکانی کۆماری ئیسلامی ئێران ڕەغمی ئەوەی نەتیجەکانی هەرچیەکە بەڵام لە کات و وادەی خۆیان بەڕێوەچێ و بەشێکی زۆری پرۆسەکانی دەنگدانی سەرۆک کۆماری ئەکەوێتە خولی دووهەمەوە. بەشێکی تاکتیکیە، بەشێکی پەیوەندی هەیە بە بەشداری نەکردنی خەڵک لە جەولەی یەکەم و دوایی کە ملمانەکە لە نێوان کاندیدی ڕیفۆرمیست و محافزکارتون دەبێ خەڵک کاریگەری زۆر زێر گەرمترە بێ و هەموو جاریش مەسەلەن لە جەولەی دوو هەما ڕابردێ ئەخیر قسەی خۆیەکە کاڵێ بەشداری خەڵک چارە نووسازە و ئەوە پشتیوانیە لە مەبادیەکانی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران و چارەنووسی ئێوە دیارریەکە ئەوام قسانە بێگومان کەم و زۆر تاسیری هەیە بۆی خەڵک پێی وایە ینی بەشە لە چاودێران پێی وایە ڕێژەی دەنگدانی خولی دووهەم بە بەراورد لەگەڵ ١40 پێشوو ڕەنگە هەڵکشێ بۆ لە ١48 ڕاپرسیەکانی خۆشیان واڵێن و زۆر لە چاودێرانی دنیاش پێیان وایە ئەگەر ڕێژەی دەنگدان زۆرتر بێ زۆرتر بە قازانجی پزیشکیانە و لە کاتێکە هەندێک بۆچوون هەیە پارادۆکسی لەگەڵ ئەم واقعەتە هەیەوەیە کە لە خولی پێشووە ئەگە تۆ دیقەتبەی لە بینی ئەم کاندیداتۆرەکانی باڵی محافزکار و ڕیفۆرمیست یعنی مەسەلەن لە ئەتوانین بڵێ لە 123 دەنگدەرانی ئەو لە سەردەنگیان نابووە محافزکارەکان بە بەراورد لەگەڵ لە 118 بە کاندیدەکەی ڕیفۆرمیستەکان ڕاستە وەکو شەخص لە بینی جەلیلیان و پزیشکیان ئەو ڕێژەی دەنگدانە لە 142 بە لە 138 بووە بەڵام ئەگەر ئەو دەنگی کاندیداتۆرەکانی قالیباف و پور محەممەدیش بخەیتە سەرەوە ئەو تەحسیل حاصلە 2 ملیۆن و نیو دەنگی زۆرتر هەبووە کەواتە ڕێژەی دەنگدانی محافزکارەکان لە خولیەکەما زۆرتر بۆ بەرامبەر بە ڕیفۆرمیستەکانیا بەواتایەکتر ئەو لە 160 خەڵک کە دەنگی خۆڵەمێشی بوو دەنگی نەداوە بە ئیزافەی ئەو لە 123 لە 183 خەڵک دەنگی نەداوە بە کاندیدی ڕیفۆرمیستەکان بوو بە پێچوانە لە 178 خەڵک دەنگی نەدابوو بە دەنگی محافزکارەکان. ئەمە خاڵێکە کە بەڕاستی ئەگەر تۆ حسابی ئەم دەنگدانە بکەی وە لە خاڵی دووەمی شیاوەیە کە ڕیفۆرمیستەکان هەمیشە پێیان وایە تا خەڵک زۆرتر دەنگ با بە قازانجیێوانە بەڵام لە هەڵبژارنەکانی جەولەی یەکەمە دوو شوێن دەنگی کەمترین ڕێژەی دەنگیەوە یەکیان ناوچەکانی کوردستانە کە لە 123 خەڵک دەنگیەوە دومیشیان تارانەکە نەگەشتە دیاریکراویش سنە بەشداری کەمترینی هەبوو دیکە ئەمە عمقی ینی مەسەلەن گرنگترین شوێنی یەکێک لە پارێزگا گەورەکان و لە تارانیش مەسەلەن بە نفوزێکی 18 ملیۆنیەوە کە لانی کەم نیوەیەتوانە دەنگان دەنگی نەداوە دوو ناوچەکە زۆر گرنگن کە ڕیفۆرمیستەکان هەمیشە بە شوێنی خۆیان نەزانن بەو دلیلی کە پیان وایە ئەوانە خەڵکی ئەتراز و ناڕەزایەتی ڕوو بە سیاسەتی دەوڵەت لە هیچ کوێنە دەنگیان نەداوە بۆیە بە نەزەری من یعنی ئەگەر تۆ هاوکێشەکە واقعی لێک دەیتەوە مەسەلەن بەم دەنگدانەی پێشوو محافزکارەکان لە پێشەوە بوون بە کۆی دەنگی قاڵ بەرز ئەنڤەر هەر بە ئاخفتنە تەوە گرێدای گەلێک جۆران ئەم دەزانن ساڵە 2021 دەژدەمە هەڵبژارتن هاتن کردن ئجماع چێ بوو دناوبەرە بەربژێراندا هەموو سەروێ کۆک بوون یعنی هەموو دەنگی هاتن گەل هەفتوو گفتوگو کردن کۆ ئیبراهیم ڕئیسی ببە بەس vê carê قالیباف و جەلیلی تەوی و گەلە کەمپێنژی کردن ڕونشتنژی کردن لە هەڤ نەکردن ئایا ئەف تاکتیکی بوو؟ بێگومان تاکتیکی بوو ئەگەر نامەسەڵ ینی ڕێ خۆشتێکە بۆ پزیشکیان یان بێگومان تاکتیکی بوو بۆ دلیلی کە ئەمانە هەرسێکیان ئەم سێ کاندیدەی پێشتر هەرسێکیان تەوەجێکی سیاسیان هەیە و محافزکار بوون. بەڵام بەشێکی بەڕاستی تاکتیکیەوەی بۆ گەرمکردنی هەڵبژارنەکان بوو وە قالیبافش کە سایەتیەک بوو کە دەور و نەقشی هەبووە لە ماوەی 40-50 ساڵی ڕابردوو لەنا ئەو سیستەمەیە لە پازدارە و دەور و نەقشی زۆری هەبووە و توانیوێتی سەرنجی بەشێکی خەڵک بە خۆی ڕاکێشێ. بەڵام قسەکەوەیە کە ئێستا لە نێوان ئەم دووبەرەیە بە نەتیجە چێ توانێ سەرکەوتو بێ و بە نەزەری من سەرکەوتنی هەرکامیشیان لەم هەلومەرجای یەکسان نییە بۆی کە ئەوە
ئەوە دەنگدانە بە کاندیداتۆری ریفۆرمیستیان سەر هاتنە دەرەوەی یەکێک لە کاندیداتۆرەکانی ریفۆرمیستی وەکو پزیشکیان یەکسان نییە بەوەی کە ئەوە وەکو ریفۆرمیستێک چاوی لەیەکێ بۆی بێتە پێش. باشە لەگۆری ڕەوشە ئیرانیانە هەلومەرجین کۆهێنە کیژان کاندید ببە سەر و کۆمار ئەوەیە قسەکەوەیە کە ئەگەر چانسێک بۆ پزیشکیان هەبێت لە جاری پێشوش لێرە وتم ئەگەر چانسێک بۆ پزیشکیان هەبێت چرای سەوزی ڕابەر وەسپای پازارانی بۆ هەڵکرابێ ئەوە یەکسان نییە بەوەی کە ئەوە خواستی خەڵکە یان پێویستی و زەرورێتە بەڵکو ئەوە پەیوەندی هەیە بەو بارودۆخ و هەلومەرجە سیاسی کۆماری ئیسلامی ئێرانەوە کە پێویستی بەوەیە کاندیدێکی میان ڕەوتر یان شخصیتێکی میان ڕەوتر بێنێتە پێشەوە بۆی کە ئیدارەی بارودۆخی ناوخۆیی وەڕوو بەدەرەوە لە ناوخۆ ئەو قەیرانە دارایانەی کە هەیەە پزیشکیان زۆر بانگەشەوە کاکاتوانێت ڕێژەی ڕکودی ئێرانی بەرێتە لە 1970 و بێکاری چارە سەرکا و بەڵێنی زۆرەدا و ئەڵێ بژی کوردستان و من خەڵکی سابلاغ و ئەوانە بە کوردیش قسە دەکەم بە کوردی قساکە خۆشی لە ئەسلا لە باوکێکی ئازاری و داکێکی کوردە بە ئەوە واقع بەڵام خاڵی دووەمیشیان هەمیش هەمیان گرە و لەسەر ئەوەکەن کە ئەبێ دانووسان بکرێت بەڵام ئەمەڵێ دانووسانەکەم بە شقلێک دانووسانەکەم کە بتوانێت گەمارەکان لەسەر ئێران هەڵگیرێ و بارودۆخی ژیانی گوزەرانی خەڵک چاکرێ بەڵام ئەمە زۆر منتەقینیە ئەنی خاڵی جەوهەری لەوەی هەر کاندیداتۆرێک دێتە سەر کار لە ڕئیس جمهور ئەبێ جارێ پابندی تابعی دەستور و مەرجەکانی ڕابەر بێ و دووهەمیش کەیسێکی گرنگ و ئەولەویەت هەیە لە سیاسەتی کۆماری ئیسلامیە لە مەسلەی دۆسی ئەتۆمی ئێرانە کە بۆ معلوماتی جەنابتان ئەو قسانەی پزیشکیانێکە لە بەرامبەر ئەمەیە ممکن نییە جێبەجێ بکرێت لە هاتنە سەرکاریشە چونکە پرۆژەی ئەتۆمی ئێران پرۆژەیەکی زۆر حیاتی و گرنگە بۆ کۆماری ئیسلامی ئێران و ئەمە لە سەردەمی ڕژێمی شای پێشووەوە دەستی پێکردووە و بۆ معلومات جەنابجێ 100 میلیارد دلار خەرجی بۆ لە پرۆژەکانی مەسەلەن ناتانز و ئاراک و ئەسفەهان و ئەمانە بۆیە کۆماری ئیسلامی ئێران ئەسلەن چاچەوەی دەسەڵاتە سەر و کۆماتەیە نەخێر نوێنەرایەتیەکە قسەی تیاکە بەڵام مەسەلەن لە دەورانی ڕوحانی ئەم جەلیلیان ڕەخنەی زۆری لە ڕوحانی گروتی تۆ لە دانووسانەکانی پێنجایدیەک و لە سەردەمی زەریفە ئێوە زۆر نەرمیتان نردەوە بۆ پێنجایدیەک و خەتی سووری خامنەیتان بەزاندووە و ئەمە خیانەتە مەسەلەن تا ئەو ڕادەیەکە ئەوە مەسەلە ئەوە نییە کە سەر کۆمار بتوانێت لە مۆزوع دەخالت بکە بۆیە بیانی پێ ناچێت دانووسانەکان بتوانێت ئەوەی کە ئەم بانگەشەی بووەکە خۆ جەلیلیانی ژەڵەیە ماسمە پای دانووسانەکان بەڵام مەڵێ بەو شەرتەی کە خواستەکانی ئێمە جێبەجێ بکرێت کاتە بە شێوەیەکی گشتی هەڵبژانی سەر کۆمارێکی نوێن لە ئێران پێ ناچێت بۆ دەرەوە گۆڕانکارێکی ئەو تۆ لە سیاسەتی وڵاتەدا دروست بکە لە ڕاستیا ئیدارەیەدا مەسەلەن خۆی سیاسەتی خۆراوە بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا ئەیانەوێ ئاڵگۆڕێک لە ناو سیستەمی سیاسی ئێرانە پێک بێنن کە بگونجێ بۆ دانووسان پێشیان وایە لەم هەلومەرجەیە باشترین ئەڵتەرناتیڤ ئەوەیە بە جۆرە لە جۆرەکان پشتگیری ئەم کەسایەتیانە بکەن کە مامەڵەیەکی واقعیەکەن و پیان وایە لەگەڵ ئەمریکا ئەوروپا بە دانووسان بکرێت بەڵام ئەم هەوڵانەیان تاقی کردوتەوە چ لە سەردەمی خاتەمی و لە سەردەمی ڕوحانی کە ئەوان لەنگە لانیکەم ڕیفۆرمیستێکی بە جۆرە لە جۆرەکانیش تا ڕادەیەک ڕنگ و سیمای ئەلمانێتیان پێوە بێ کە پزیشکیان پێشیەوە نیە ئەوە و ئەوانە مەسەن کارکتەری بە قوتریش بوون لەو سەردەمەیە ینی ڕێژەی دەنگ ئەسان گوتن ئەم ڕفۆرمیستن پزیشکیان هێشتا دیارژین ینی بە پزیشکیان خۆی بە ینی بڕاستمی ڕفۆرمیستان بەربژێر نەکردە لە حملەی پێشوو دوای پشتیوانیەکانی خاتەمی و ڕوحانی کە پشتیوانیان کرد ئەم وتی سپاسانەکەم کە من بە باوکی ڕوحی ریفۆرمیزی ئێران ناوە بن ئەوێت خۆی دیئایە بکە بەڵام هەموو خەتی سیاسەتەکەی هەموو بۆچوونەکانی تا ئێستا هیچ نەقدێکی تیانە لە سیاسەتی بە تایبەتی ڕابەر ینی هەرو قسەیەکە کە مەسەن بارودۆخی خەڵک خراپە و ئێمە بێ مەسەلەن پشتیوانی لە هەموو پێکاتەوە ئتنیکەکان بکەین بەڵام کە لە کاتێکە سیاسەتی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕابەر داڕێژێ ئەم هیچ قسەیەکی نییە و هیچ قسەیەکی نابێت وێ بە نەزەری من ململانەکە بارحاڵ لە بینی ئەم دی کاندیداتۆرەیە ئەبێ کەسێک بێتە دەرەوە کە وەکوتم ڕابەر
ئۆکەی بدا وەسپای پاسداران و لە داهاتووشا کێشە دروست نەکە شایدیەوەین مەسەن لە سەردەمی ڕوحانی و خاتەمی گرفتی زۆر بە دەوڵەت دروست بووە سەردەمی ئەحمەدی نژاد ئەحمەدی نژادیش بەم دوایانە کە خۆی گەلێک جاران بەڵام بە نەتیجە بینیمان نانێش خۆی باشم سەبارەت بە کورد کاکەنەوەر یانی خۆت لە قسەکانیش داماژت پێدا یەکێک لەو ناوچانی کەڵا گەڕیەکەمدا کەمترین بەشداریان تێدا کرد ڕۆژڵاتی کوردستان بوو و دیارکەویش پارێزگایستنەوە کورد چ بەرژۆندێکی لەگەڵم دوو بەربژێرەدایە هیچ لەو کارنامەی کە لە پلانی ئەم دوو بەربژێرەدایە گۆڕانکاری تێدایە بۆ کورد هەموو ئەوانەی دەنجیان نەداوە چ لە کوردستان و لە چ لە تاران وەچ فعالینی سیاسی و چالەگوانی سیاسی لە ئێران ئەویان وتۆکە لەم چەند ڕۆژەیە کە هیچ کامیان ناتوانێت خواستەکانی ئەوان جێبەجێکە بۆیە ناسنە پای سندوقەکانی دەنگدان وەگرنگترین ڕەخنەی مەسەلەن ڕەخنەیەکی موحدی یەکگرتوو لە بینی خەڵکی کوردستان و تاران پەیوەندی هەیە بە ئازادیەکانەوە مەسەلەی حیجاب مەسەلەی خەتی ئینتەرنێت مەسەلەی خۆشگوزەرانی ئەمانە مەسەلەن بۆ گەنجانی کورد و گەنجانی تاران لەم بارەیەوە لەسەر ئەم خەتە هەردووکیان هاوبەشن کە ئەم بەشێکی زۆری گەنجانن پێیان وایە کە هەر کامیان دێ بە جۆرێک لە جۆرەکان باڵێنی ئەوەدا کە خواستەکانی گەنجان بێنێتە دی خەتی ئینتەرنێت باشکرێ سانسۆری لەسەر لابرێ و حیجابی زۆرم لێ کەم کرێتەوە کەچی مەسەرەن هەموو جار بە پیچوانی خواستەکانی بێ خاڵێکی تر کە زۆرتر پەیوەندی هەیە بە مەسەرەن خەڵکی کوردستانەوە ئەوەیە کە پیان وایە جگە لەوەی کە ئەم هەلومەرجە هاوبەشیان هەیە لەگەڵ خەڵکی ناوچەکانی تا ئێران بەڵام لە هەمان کاتا پیانوە جارێک تریش بە بۆنی کوردبوونەوە چەسێنرێنەوە و گرفتی زۆریان هەیە و تەنانە ڕێگا نادرێت بە زمانی خۆیان بخوێنرێ و بارودۆخ و گوزەرانیان زۆر خراپە ڕۆژانە خەڵکی کۆڵبەر لە ناوچەکان ئەکوژرێ و شەید دەبێ و لە شۆڕشی ژینایە مەسەلەن پیان وایە قوربانی زۆریان داوە بەڕاستی پیان وان نییە ئەمانە بتوانێت لە ژیان و چارەنووسیان گۆڕ هیوادارم ئەم کاندیداتۆرەی کە دێ بە جددی ئاوڕێک لەم بابەتانە باتەوە و ئەم هەڵاوێردنە نەتەوەیی و ینی مەسەلەن بە پێی دەستوری ئێرانی هیچ کەسێکی سنی ناتوانێت بێتە وەزیر هیچ کەسێکی سنی ناتوانێت خۆی کاندیداتۆرکە بۆ سەر کۆماری و هیچ ژنێک مەسەلەن چانسیەوەی نییە بێ بە سەر کۆمار ئەمانە بێگومان لەگەڵ ئەم هەلومەرجەیە گرفت دروزەکەوە و بۆیە خەڵک بەڕاستی ڕێژەی دەنگدان لە کوردستان بەو جۆرەیەوە و ئەمەش خاڵێکی گرنگە ینی ڕێژەی بەشداری نەکردنی خەڵک و بایەکۆتکردنی لە پرۆسەی دەنگدان لە خۆرەڵاتی ناوەڕاستە بێگومان نیکاساتی گەورەی بە دواوە بیانیەوە نیە خاڵێکی تەبیعی و نۆرماڵ بێ لە هەر هەلومەرجەکە ئەم ناڕزایەتیە بە شێوەک لە شێوەکان خۆی نیشانەدا بله برز انورنها سه سازی گرین کنه یک پارلمان تو یک داده قوه قضایی مقننه و اجرایی که اوجیه سر حکوماره نها پارلمان تو پرانی دست محافظه کاران ده اگر سر حکومار بو پزشکیان ده پیوندی آوان هر دو سازیان چابه بو نمونه بریارک سر حکومار بخوازه بگیره پارلمان تو بوی دکاره پس کره که چیکه؟ براستی جدیه بله یەکێ لە گرفتەکانی پێش دەورەی ڕئیسی کە لە ڕئیسی ئەم خاڵی جەنابەت باسی کرد کۆتایی پێێنا مەسەلەن هیچ کێشە و گرفتێک لە بینی پەرلەمان و ڕئیسی لە بینی ڕئیسی و سوپای پاسداران لە بینی ڕئیسی و دادگا هیچ نەیهێش هیچ هەموو کێشەکانی سفر کردەوە و هەمووی کۆنتترۆل کرد و هیچ کێشە و ئایشەیەکی بۆ ڕابەر دروست نەکرد و هیچ ڕەخنەوە ئینتیقادێک نەبوو لەسەرەوەی کە ئەوە ئێستا لەم دەورەیە هەمیشە لە سەردەمی کاندیداتۆری ریفۆرمیستەکان ئەم گرفتە هەیە گرفت زۆر بۆ پەرلەمان گرفتی بۆ دروزاگایە ئەمان لە بەر بڕیارەکانی پەرلەمان ڕازینی نیان پیان وایە سوپای پازاران دەخالەت زۆرەکە تامن گلەیان لە ڕابەریش هەیە زۆرجا بەڵام ئەو ناتوانن بە دەقیقی بیڵێن بۆیە کێشەکانیان نەخەن ئەستۆی پەرلەمان و دادگا بۆ یعنی یەکێ یعنی لە حاڵەتی دەرهێنانی سندوقەکانی پزیشکیان لەم سندوقانە ئەوەیە کە نابێت کێشە دروستکە لەگەڵ پەرلەمان و نابێت کێشە دروستکە لەگەڵ سوپای پاسداران و نابێت لەگەڵ دادگاکان کێشە دروستکە بۆچی چونکە ئێران بە هەلومەرجێکی تایبەت داتیەپەڕێ جگە لەوەی گەمارۆکان و وەستانی دانووسانەکانی پێنجایدێک و خراپی بارودۆخی ئابووری لە هەمان کاتە
ئێران ئێستا لەگەڵ میحوەرەکانی ڕوبەڕووە لەگەڵ شەڕێکی سەخت لە خۆرهڵاتی ناوەڕاست لەگەڵ ئیسرائیل بەواتایشکە لەگەڵ ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی ئەمریکا مەسەرەن لە شەڕی فەلەستین و حەماس و ئیسرائیل ئێران میحوەری سەرەکیە و ئەم کەیسەی لە دەستی وڵاتانی کەندا و عەرەبستانی سعودی و ئیماراتوانە دەرهێناوە خۆی نوێنەرایەتیەکە و تووشی قەیرانێکی سەختە لەگەڵ ئیسرائیل. ئێستا شەڕەکە گواسراوەتەوە بۆ جنوبی لوبنان کە ئیسرائیل بەنیازە مەسە هێرشی زەمینی بکە و سەرکردە سەربازیەکانی ئیسرائیل ئەڵێن ئێمە نەکرد هێرشی زەمینیەکەین ئامانجمان کوشتنی حەسەن نەسڕوڵاشە کە میحوەری سەرەکی ئێران لە منتقە لە لوبنان و جنوبی لوبنان حیزب اللهە لەبەرەوە ئەمەش کێشەیەکی ترە وەجای دەنەوەی کە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا ئێران تۆمەتبارەکەن بەوەی کە لە شەڕی ئۆکرانیا دەخالەتی جددی هەبووە و درۆن و موشکی کیشوەربڕی زۆری داوەتە رووسیا پشتیوانی لەم شەڕ کردو شەڕەکەی گەرم کردووە بۆیە بەرەزای ئێران خۆی ینی لەگەڵ قەیران و کێشە و ڕوبەڕووبوونەوەیەکی زۆری هەیە لەگەڵ ئیسرائیل و خۆراوە و رووسیاش بە نظری من ئەوێ ئێران بگلێنێتە شەڕێکەوە ئەو شەڕانەی حەماس و ئیسرائیل بەتەنها ئەوە نییە کە حەماس خۆی دەست پێشکەری کردوێ بە نظری من ڕۆڵێک هەیە یا با بڵێم کۆمەڵێک سیناری هەیە بۆی چۆن رووسیا گلاوەتە شەڕی ئۆکرانیاوە و دەردەسەری زۆری بۆ دروست بووە ئەیانەوێ ئێرانیش بگلێتە شەڕێکەوە بەڵام ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا کێشتا ئێران هەفپەیمانێ وانە ئەگەر چەند ناو شاردا زەعیفت بە هەفپەیمانێکی زەعیفشی بکردنەوە ئەوان مەبەستیانەوەی ئێران زەعیبی ئەوان مەبەستیانەوەی ئەمریکا ڕاکێشنە ناو شەڕێکەوە ئەم شەڕە پێیان وایە لە خۆرهڵاتی ناوەڕاستە ئەکرێ کێشەکە لە بینی واشنگتۆن و تارانە سەرهەڵدا بۆیە مەبەستمەوەیە کە ئەم قەیرانانە پێویستی بە جۆرێک لە کاندیداتۆرێک هەیە بە ناوی ڕیفۆرمیست بەڵام لەژێر چەتری بیر و بۆچوون و خواستەکانی ڕابەر و دەستوری کۆماری ئیسلامی ئێرانە نابێت تێپەڕێ ینی وەکوتم بە تایبەتی مەسلەی چەکی ناوەکی پێ ناچێت بە هیچ جۆرێک لە هەر ئەگەر مەسەلەن ئێران بلدا بۆ ئەم بابەتە ئەوەی کە ئەمریکا و ئەوروپایانەوێ هاوشێوەی ڕێک سەردەمی پرۆژەکەی معمەر قەزافیە لە لیبیا هەموو شتێک کۆتایی پێدێ و دوایش مەسەلەن بزانە دەوڵەتی لیبیا چی لێ هات بۆ معمەر قەزافی لە ئێران نایەوێتێ چکا بە نەزەری من ئێران لەو پێی وایە بۆچی مەسەلەن لە دراوسەکانی لە منتەقەکەیە هندستان و پاکستان چەکی ناوەکیان هەبێ و ئیسرائیلی نەیاری هەیبێ و کۆریای دۆستی هەیبێ بۆ ئەم دەستی پێی نەگا ئەو لەسەر ئەو مانیفێستەیە بە نظری من کە کاتی خۆی علی بۆتۆی سەرۆکی پاکستان وتی کاتێک کە هندستان چەکی ناوەکی بەدەستێنە ئەو وتی ئەگەر گەلی پاکستان گەڵای دارەکان و گیاش بخوا بێ دەستی بە چەکی ناوەکی بگا کردیشیان و مەسەلەن 100 میلیارد دلار خەرج کراوە لە پرۆژەی ناوەکی باش بە ئاسانی تەسلیم بکرێ بۆیە پێم وایە پزیشکیان جگە لەوەی ئەمە بانگەشەی هەڵبژاردنە و ناتوانێت لەم بابەتەوە بتوانێت هەنگاوی جددی بنێ و پێشم وانەیە کۆماری ئیسلامیێران ڕازی بێ بەم خواستی باشڵی بەهێزیەتی لەمانەوەی لە خۆرهڵاتی ناوەڕاست دەبەمەوە سەر یەکێک لەو خاڵانی کە ڕۆبەڕووی جەلیلی دەکرێتوانم دەگوترێت لە خولی یەکەمی ڕژانیشان بدرا بەشێک لەوانی کە ناڕازین لە ناو ئێراندا تا ڕادێک و ئۆپۆسیۆنێک دەردەکەون ڕقێکیان بەرامبەر بە جەلیلی بەرامبەر بە پزیشکیان هەیە دەگوترێت ئەمە دەسەڵات لە ڕێگەی پزیشکیانەوە کە دەبێت ڕیفۆرمخوازێک بەرێتە ناو سەرۆکاتی کۆمارەوە دەبێت تا ڕادەیەک ئایا بکە بە ئاگری ناڕازیەکاندا و ناڕازیەکانیش ئەم واقعە دەبینن بۆیە پێیان خۆش نیە پزیشکان ببێتە سەرۆک کۆماریێران شتی وا هەیە ینی دەبینرێت کە بە شێوەیەکی گشتی ئۆپۆسیۆنەکان و ناڕازیەکان لەگەڵ ئەوەدانە بن کە پزیشکان ببێتە سەرۆک کۆمار و لە ئاستی دەریشەوە ئەمە دەبینیانی ئەو ئەوانی کە لە ئاستی دەرەوەی ئێرانن وە لە دەروی ئێرانم قسە دەکەن لە سەرم بابەت لە ڕاستیەوە ناڕازیەکانی باڵی محافزکان نین کە بڕیارەدەن پیان خۆشە پیان ناخۆشە بەڵکو ئەو دوجار وەکوتم ڕابەر بڕیارەدا و دوای ئەبانی ژەبێ ملکەسی بن بەڵام ئەوی جەناب دێڵێ بەڵێ بێگومان ڕاستە بەشێکی زۆر لەو ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی ڕیفۆرمیستەکانن خاتەمی و ڕوحانیوانە لە جەولەی یەکەمی هەڵبژارنەکانە قسەیەکی گرنگیان کرد ئەویژەوە بوو کە وتیان نابێ ڕێگا بدرێ بە حکوومەتی سێهەمی ڕوحانی بێتەوە سەر حکوم کە بەسییان پزیشکیانە کە ڕوحانی زۆر پشتیوانیەکە و دوو دەورە ڕوحانی سەرۆکۆمار وتیان نابێ ڕێگا بدرێ بە ڕوحانی حکوومەتی سێهەمی ڕوحانی چونکە ئەمە
خواستەکان تەسلیمی ئەوروپاکە و ئەمریکاکە و ملی داوە بووانە بێگومانە و ناڕزایەتیانە هەیە بەڵام وەکوتم مەسەلەن ئەوەی کە بۆ ئێران گرنگە لەم هەلومەرجەیە ئایا پێویستی بۆیە بارودۆخەکە ئارام کاتەوە مەسەلەن دیقەت بە لە سەردەمی خامنەیە لە عفو لە سەردەمی خاتەمیە چووە پایدان وسانەکان و بە جۆرە لە جۆرەکان هەندێک کرانەوە کردو هەندێک میزیای ئازاد کردو ئەوانە و بەڵام کاتێکیان زانی مەسەلەن موسەی و کەڕووبی و گروپی سەوز هاتن و شەقامەکانیان داگیر کرد و ویستیان بە جۆرە لە جۆرەکان ئاڵگۆڕی جدی بکەن یانەوەی خۆیان ناویسیان کودەتا بکەن بۆیە بە ناچاری مەسەلەن ئەمانیان لە ماڵەوە لەژێر زیندانی کردو لە ماڵەکانی خۆیان بۆیە ئەوان بەڕاستی ئەگەریانەیە پزیشکیان بێ یا پزیشکیان ئەوێت کاندیداتۆر بێ ئەبێ بە لەم هەلومەرجەیە ئەبێ پزیشکیان بە تامی محافزکارەکان و بە خواستی ڕابەر سەرە کۆمار بێ ئەگەر نامەسەن لادانی ئاسانە لە هەر کاتێکا کە بیانەوێ توانن کێشەگرتی زۆر نابێت لەم خەتە لادا بەهار حاڵکە وەکوتم زروفێکی قورسە بەڵام ئەبێ ئیدارەی قەیرانەکاندا بە تێپەڕینی کات تاوەکو دەورەیەک کە بتوانێت ینی زروفێکی مۆزوعی بێتە پێشەوە کە ئایا مەسەلەن ئەتوانێت بە نظری من ئێران ئەگەر پزیشکیان بێنێ تۆزێکرانەوە ڕەنگە ڕووبدا ڕەنگە دوو جاری تر بە زمانی کوردی قسە بکە ڕەنگە سەردانی سنە و سەقز و مەهابات بکە و بەڵام قسەکەوەی کە تۆ وەختی دەستور ڕێگات پێ نادا زمانی کوردی قسەی پێ بکەی وەختی دەستور ڕێگات پێ نادا مەسەلەن کەسێ بکەی بە وەزیر بەڵێن ناتوانانی و بڵێنە نەجێبەجێگەی بەڵام باحا بۆ تێپەڕینی ئەم قەیرانە ڕەنگە خاڵێکی باش بێ لەم هەلومەرجە زۆر سپاس مامۆستا حسێن باجگیر شارزە لە کاروباری ئێران سپاس کە لەم بڵچنەی کەناڵش میوان مامی مامۆستا